ئەم بەلای هەندێک کەس زۆر قورسە. من باسی دینی خواکەم کێ بەلایەوە قورسە ئاساییە. برای بەڕێزم، مێردی بەڕێز، بەخیلی مەکە، ڕەزیلی مەکە، خەمسارد مەبە لەوەی لە ماڵەوە هەندێک یارمەتی خێزانت بدی، بە تایبەتی لە شتی قورسە. خێزانەکەت خەریکی فەرشێکە، لای بە فەرشێکی قورس ئاوا دانیشتوە سەیری کاقی بەسەریەوە نییە. ئاخر بەیانی نەخۆشکە قوڕەکەی بۆ تۆیە، بەیانی تووشی فەقرات بێت، چەندەها ملیۆن پارە بێت تۆ بیدەی. خێزانت فەقیرە فەرشێک هەڵەگرێتەوە، چەند قووەتی ئەوتیایە، یارمەتی بدە، خۆ کەم ناکەی. خێزانت ڕاتە بان پەیژەیەک مەیەڵە بڕاچووکە کەوت بکەوێتە خوارە، قوڕەکەی بۆ تۆیە. تۆ فێر پەیژەی گوێ دێنێ، بەس ئەو فێر نی لانێ بکەوێت. لە شتی قورسە لە هەندێشتا یارمەتی خێزانەکەت بدە، هیچ عیبێتیا نیە. با جوان گوێ بگرین. باوەڕمان بە حەدیسەیە؟ بەڵێ بێگومان الحەمدولله. کەس لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شەخسیەتر و بەڕێزتر و پیاوترە لە ئێمە؟ ناوەڵڵە، حاشا، کەس لەو پیاوتر نییە. تەواو دڵنیا بلەوە. لە حەدیسێکی صحیحدا هاتووە لە صحیحی بوخاری، کاتێک کە پرسیار لە عایشە دەکرێت ڕەزای خوای لێ بێت دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵەوە چۆن بووە. دەفەرمێ يكون في مهنة أهله فإذا سمع الأذان خرج. أما پیاوە صلى الله عليه وسلم خزمەتی خێزان و مناڵەکانی خۆیە کە لە ماڵەوە بوو، بەس کاتێککە بانگی بدایە ئەڕۆشت بۆ نوێژی جەماعەت. لە حەدیسێکی صحیح جامع صغیرە هاتووە، عائشە ڕەزای خوای لێ بێت دەفەرمێ كان بشرا من البشر. پێغەمبەری خوایش صلى الله عليه وسلم بەشەرێک بوو و ئادەمیزادی وەکو ئێوە، ئادەمیزادێک بوو. بەڵام چی دەکرد؟ يخيط ثوبه. جاری وا جلەکەی دەدڕا، جلەکەی خۆی دەدووریەوە. جاران پینە هەبوو، باوباپیری مەزۆبیان شاڵەکانە پینە بوو کاتی خۆی پێش پەنجاکان بە تایبەتی، ئەو کاتە پینەکردن ئەحتیادی بووە. جلەکەی خۆی پینە کردووە، جلەکەی خۆی دووریێتەوە، شتێکی ئاساییە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی کردوێتی. ئەگەر تۆ بیکە یا خێزانەکەت بیکە ئاساییە، مەڵێەوە ئیشی من نییە. خێزانەکەش بۆکە باشە، لانێ باشتر بزانێت لە تۆ، بەڵام ئەگەر خۆشت جلێک دووریەوە مەیکە هەرا و شەڕ و ئاژاوە. ئەمە یەک. ويخصف نعله. جارە پێڵاوەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەدڕا، خۆی پێڵاوەکەی خۆی چاک دەکرد و دەیدووریەوە، پێڵاوی خۆی دەدووریەوە. ئەمە ئەوە. ويحلب شاته. هەندێک جار مەڕیان هەبوو مەڕەکەی دەدۆشی، شیری ئەدۆشی، شیر. دەبێ وڵێ ئیشی ژنە بەس ئەمانەت ئایا بەس ئیشی ژنە ئیش پیاویشە؟ هەردووکی. خێزانت کردی باشە، نێژی کرد مەیکە هەرا خۆت بیکە و تەواو. دەفەرمێ